شكوبران دم باش از هرمان محمد طار افروکا دید هوا دابم جبو پیشکش کرنا ریو رسمین کوتاییه یم پروژه گوشمی رخصاندنی هلی کار لحریما کردستانه اف پروژه سر برنامه براو پیشه اف برنامه جلای صندوق متمانه مداد یا سرب ایکتیا اوروپا و هاریکاری لیته تکرن دیسان جه هفکارید گل برنامه نتوینیه گردیو دزگه روانگیو هفکارید گل پارزگاه حولیر دیتا جبه جکرن اف پروژه المانگا کانینا ایکی لسال 2019 دست بکر و افروپی هلکفته دی انجام توی خوشیاگرین پیکوه شن بجم مخابنی و افروکا کو میوانت ما پرانی آوان ده آنلاین بن هیویا من اواجی کو ام همی پامبند بینج بر کو واروجادا تایبت ویروس کرونا ایدی گلک بالا بویا گلک کارت کرنه جیل مدکتو دا کو پاراسی بینو خوشتوین خوش دست ندین پابندی رین ماین تندرستی بین این همی میوانت ما بخیر بین سرچاوانو دیسانجی هندک میوان دل ناف استودیو مهبنو هندک میوان جی پریکا آنلاین دیدگل مبن دمهات نوکه ایک جه ویدیویت گرنگ یت کو سبارت و وی کاره هات یکرن لسر وی پروژه بگ و بینر بین. Glad to be here and to see such a high turnover of companies because you're a vital ingredient of any economy in the world, and the economic growth of this country depends very much on you. هلی کار بنسبة إما وكو حكومات وكو باريزغا لأولوية دايا کۆمپانیانە ئەکەم بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و دوجار پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین زۆر بە جددی بێنە ناو ئەم پرۆژەیەوە و هەوڵ بن پشکی شێری دەرفەتی کارکردن لە کۆمپانیەکانیان زامن بکەن. هر کۆمپانیایەکێک و هەر دەلیڤەیەکە کاری بۆ هاوڵاتیەکی لێرێ دابین بکەن بڵا نەبێژیت ئێک دەلیڤە ئەو ئێک دەلیڤە احتیمالە ببیتە سەبەبێ هەندێ تو خێزانێکیش فەقیریش هەژاریە دەربێخی. Especially happy that this is also part of the Headway project that is being implemented by UNDP and that is funded by the European Union by our trust fund Madad, and insofar as it involves members of the refugee and the IDP population here in KRI. So it is really something from which everybody in society benefits. It's a win-win situation for all, and I congratulate them on their good work and on their creativity. بە بڕێکی زۆر یارمەتی منیدا لە چەند لایەنێکی جیاواز بۆ نمونە لە لایەنێک کە ئێمە لە کوردستان بە تایبەتی ئافراد پێویستەکە لە لایەنی دارایی سەربەخۆ بین و ئەو ئیشە یارمەتی منیدا کە ئەوە بەدەست بێنم. ئەم فاندەکە درابە و پرۆژانێکە نوێ بوون لە هەرێمی کوردستان بۆ خزمەتگوزاری ئێمەش بێبەش نەبوون لەم فاندا یارمەتێکی زۆری دا بە سەرخستنی پرۆژەکەمان و لە ڕێگەی هەم فاندەوە توانیمانە کە پازدا فەرمانبەر بوو ئەم پرۆژەیە دابمەزرێنین.
خۆشحاڵین ئەمڕۆ لێرە کە توانیمان کۆتایی بەو ترینینگ پرۆگرامە بینین و لەگەڵ ترینەرەکانمان لەگەڵ ڕێکخەرەکان زۆر فێر بووین توانیمان پەرە بە بزنس پلانەکانمان بدەین و بزنسەکانمان ڕێک بێخین. بله دوباره دست خوش بن فرید زانین کو سپاسیا اکتیا اروپا بگینه و دیسان هاریکاریا و برچاف گلمه دا و دیسان سپاس بو UNDP بو وی برنامه و دیسان سپاس بو دزگه روانگه هفکاریا واد گل دیسان هفکاریا پارزگاه هولیره نایت شبیر کرن کاری واجی گلک بیروز بود و چنده دا افکار مازن هاتی انجام دان بینه ویتن کاریگریه که راستا و خواه بول سر وان کسین کو بشکدار پتر و چنده دیار کینو وانداتا بخینه پیشچاف دداخاز جبريس عبدالسلام مدنی کم ریوبری گشتی دزگه روانگه ولا کرم کت سرسیجه مامستا بیانی باشو بخیر بی میوانانی زێدە ڕێزدار سڵاوی خواتان لێبیتن زۆر بەخێر هاتن سەرسەران سەرچاوان عێراق وڵاتێکی لاوازە ئەوە پێویستی بە فەتەحفالێک نییە کە بگاتە ئەو دەرەنجامە دیسان شارەزایەکی وا زیرەک لە بواری هزری سیاسی یان ئابووری ناستا بگەتە ئەو قەناعەتە و لەگەل ئەوەشەوە قسەی ئێمە نییە ئەوە پێوەرێکە ساڵانە دەکرێتن لە ڕێگای دەستگای سندوقی ئاشتی و گۆڤاری فۆرن پۆلیسی لە 2005ەوە ئەو جۆرە ڕێپێوانە ئەکەن و ئەو دەرەنجامانە بڵاو دەکەنەوە لە دەستپێکی ڕاستی ناوەکە دەوڵەتە فاشیلەکان بوو بەڵام دواتر گوتیان ئەوە حکمێکی مسبقە ناوەکەیان گۆڕی بۆ دەوڵەتە لاوازەکان کە بە ئینگلیزی زیاتر fragile states ئەم پێوەرە وەکو گوتمان ساڵانە دەکرێت عێراق لە 2020دا تەسەلسولی 17 بوو لە ئەسڵی 178 وڵات و ڕقەمەکە هەندی گچکەتر بیتن ئەو کاتە وڵات زیاتر فرەجایڵە قابلیەتی ئەوەی هەیە کە بشکێتن کە بڕۆخێتن ئەوە ناڵێم تا ئێمە ڕەشبین ببین ڕاستی بابەتی ڕەشبینی نییە و ئینەما تا واقعەکە باش وەکو خۆی ببینین و بزانین ئێمە لە کوێینە ئێستا و بەیانی خۆمان ببینی و چۆن بتوانین بەو ئایندەیە بگەین تا دواڕۆژ بە نسبەت ئێمە تەنها خەونێک نەبیتن خەیاڵێک نەبیت بە واتایەکی ورتر و ئینەما پلانێک بیتن ڕوئایەک بیتن کار بۆ بکەین خۆمان ماندوو بکەین تا بە بەیانیەکی دواڕۆژێکی ئایندەیەکی باشتر بۆ خۆمان و بۆ نەوەکانی دواتر بکەین و وەکو تەکید بۆ ئەو قسەیە ڕاستە عێراق لە 2020 17 بوو بەڵام لە 2019 تەسەلسولەکەی 13 بوو کەواتە ئێمە بەرەو پێشچوونێک لە بابەتەکە دەبینین لە ڕوانگەدا باوەڕمان بەوە هەیە کە تاک گروپ گەل بڕیارەکانی خۆی ئەداتن شتێکی حتمی نییە چونکە وەزعەکە وایە خەڵاسی جۆرە گۆڕانکاریەک تێدا ناکرێتن و ئینەما زۆر ممکنە ئێمە گۆڕانکاری تێدا دروست بکەین و حکمی ڕەشید حکومڕانی زیرەک عاقڵ باش لە سێ بنەمای سەرەکی پێک دێتن یەکێک لەوان خودی حکوومەتە دوو کەرتی تایبەتە سێ کۆمەڵگای مەدەنی هەرسێک پێکەوە وڵاتێک والی ئەکەن حکمێکی ڕەشید حکومڕانێکی باش و چاک تێدا هەبیتن پێکەوە توانن دانیشن فکر بکەن پلاندانن کار بکەن تاواقعێک و ئایندەیەکی باشتر بۆ خۆیان نەوەکانی تر دروست ببن لەسەر ئەو بنەمایە بووینە و بەردەوام بووینە لەگەڵ هەموو ئەو چاڵنجانێک کە توش بووینە لەگەڵ ئەو برا و ئەکتیڤ و چالاکوانەکان لە هەموو سەکتەرێکدا پێکەوە هەوڵمانداوە ئیشێکی باشتر بکەین تەنانەت کۆرۆناش نەمان بەزێنیتن کەەوە بەشێک بوو لە پرۆژەکانی ئێمە و ئەم ئیڤێنتەش کە لە کۆتاییەکانی 2019 دەستی پێکرد هەموو 2020 بە هەموو تەحەداکانەوە و ئێستاش کە 2021 هێشتا تەحەداکەماوە گوتمان لە جیاتی ئەوەی نەکەین بەو شێوازە ئۆنلاینە بکەین سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین خۆمان بگونجین لەگەڵ واقعەکە تا ژیان بەردەوام بیتن بە سەرکەوتوانە بەردەوام ببیتن ئەم دەستپێشخەریە لە ئەسڵی خۆیدا لەوێوە دێتن کە عێراق
کوردستان زیاتر پشت بە نەوت ئەبەستیتن چەند ممکنە و دەبێ زیاتر ئێمە بەرەو جۆری تری ئابووری بچین و گەنجانی ئێمە بە تایبەتی دەرچوان هەلی کار بەدەست خۆیان بێنیان خۆیان خاوەنی کاری خۆیان ببن فبەشێک تێدا مەوزوع ڕاهێنانە و بەشێک تێدا دابینکردنی هەلیکارەوە بەشێک تێدا ڕاهێنانە لەسەرەوەی چۆن گەنج هەلیکار خۆی بۆ خۆی بەدەست خۆی بێنیتن وە بەشێک لە بودجەکەش یان هەموو بودجەکە پێی بدرێتن فلەبەرەوە زۆر سپاسی یەکەتی ئۆڕۆپا دەکەین سندوقی مەدەت بە تایبەتی کە خاوەنی ئەو دەست پێشخەریە و ئەو فەندەی داوە بەو شێوازە پارێزگای هەولێر زۆر سپاس بۆ ئەو بەڕێزانە و زۆر سپاس بۆ ئەو گەنج و کۆمپانیا و زانکۆیانەی کە بەشدار بووینە لەگەڵ دەستگای ڕوانگە کە وا لێ بکەن ئەم پرۆژەیە سەرکەویتن ئێستاش گەشتێک بکەین لە نێو داتەکاندا هەندێک ئەو ژمارانە بخەینە ڕوو گوژمی گشتی پرۆژەکە نزیکی 4 ملیۆن دۆلار بوو بۆ ماوەی ساڵ و نیو ئەو جۆرە کارانە کراون کۆی گشتی سوودمەند بووان بە هەموو چەمکەکانیەوە 849 کەس بووینە ئەم پرۆژانەی کە فەند دراون پارەیان پێدرا تا دەست پێ بکەن پرۆژەی خۆیان 46 پرۆژە بوو و بەشێک لەو گەنجانە ڕاهێنانیان وەرگرت بوو تا فێری ئەخلاقی کار ببن و جۆرە پردێک لە گەل کەرتی تایبەت دروست بکەن و کۆمپانیەکان 150 کەس بۆ ڕاهێنانیان کرد خودی پرۆژەکە دوو چەمکی سەرەکی تێدا هەبوو بەشێک تێدا دۆزینەوەی هەلی کار و بە شێوازێکی ڕاستەوخۆ کە لەگەل کۆمپانیەکان کرا کە ئەو کۆمپانیانەش 56 کۆمپانیا بوو 700 گەنج هەلی کاریان بەدەست کەوت ڕێژەی جەندەری لە 134 مێبوون و لە 166 نێربوون کەمترین کۆمپانیا 12,000 دۆلاری وەرگرت بۆ ئەوەی کارەکە ئەنجام بدات و بالمناسبە 70% لەسەر خودی پرۆژەکە بوو 30% کۆمپانیا بەشداری ئەو لەو پلانەدا هەبوو تا ئیشەکە بەرەو پێش بچیت وە گەنج هەلی کار بەدەست خۆی بهێنیتن زۆرترین کۆمەک 59,000 دۆلار بۆ ئەوش تامان بە پێی پلانێک و لجنەیەک کە ئەو کۆمپانیا چ جۆرە پلانی هەیە بۆ تەوزیفکردن و هەندێک لەوانە ئەسڵەن درێژە پێ بدرێتن ئەو گەنجانە گەر بەدڵیان بیتر زیاتر بەرەو پێش ببن بەشێکی تر لە پرۆژەکە خودی گەنجەکە ئەگەر دەست بە کاری خۆی بکاتن و بەشێک دیسان لەو پرۆژە لەگەڵ خودی زانکۆ کرا دوو زانکۆی سەرەکی بوون زانکۆی کوردستان و بینکردنی کۆمەک بۆ ئەو پرۆژانە بە شێوازێکی گشتی 149 کەس ڕاهێنانی بینی و 46 پرۆژە فەندی وەرگرت کەمترین کۆمەک 2,000 دۆلار بوو و زۆرترین کۆمەک 25,000 دۆلار بوو و بەو شێوازە کارسازی لاوان لە هەولێر لەگەڵ زانکۆی کوردستان کرا کە 59 گروپ ڕاهێنران و 16 گروپ کۆمەکیان وەرگرت لە هەڵەبجە زیاتر فۆکەس لەسەر کشت و کاڵ بوو کە لەوێ پرۆژەکە کە ئەنجام درا ئەو پرۆژانەی کە گرنگی ئەدەنە هەلی کار لە بواری کشت و کاڵی فەندی ئەو جۆرە پرۆژانە درا لە زانکۆی کۆیە 60 کەس ڕاهێنانیان بینی و 20 گروپ لەوانە کۆمەکیان وەرگرت لەوێ ڕەگەزیمێ 83 زۆرترین بەشدار بوو لە ڕەگەزیمێ لە زانکۆی کۆیە بەشداریان کردبوو دوای تەوابوونی پرۆژەکە کە ئەوڕۆ ئیڤێنتی کۆتایی پرۆژەکەیە ویستمان درێژە پێ بدەین و بەشێک تێدا بەکارهێنانی تکنۆلۆژیا فە پلاتفۆرمێک دروستکرا بە ناوی Invest My Idea ئەو گەنجانەی کە هزرێکیان هەیە بۆ پرۆژەیەک و ئەیانەوەی بە دووی فەند وەربگرن نەریتێک هەیە لەسەر ئاستی جیهان چەند ساڵێکە دەستی پێکردیە کە ناوی کراود فەندینگە خەڵکێک لەسەر ئاستی نێودەوڵەتی مهتەم بن بزنسمان بن ومن بن یان حتا خەڵکێکی ئاسایی بیتن کە ئەو پرۆژەیە بینتن ئەوێ بەشدار بیت بۆ دەعامکردنی پارێکە زۆر بیت یان کەم بیتن کێشە نییە فە ئەم پلاتفۆرمەمان دروست کردیە Invest My Idea و بڵاو دەبیتەوە لە هەر بەردەوامیشە ئێستا لە دیزاینەکە تەواو بووە و گەنج ئەتوان لەوێ ئایدیای خۆیان هزری پرۆژەی خۆیان لێ بڵاو بکەنەوە و بە دووی فەند بگەڕن بە هەندێک ئالیەت کە لە ڕۆژانی بێدا زیاتر باسی ئەم بابەتە ئەکەین لەم پرۆژەیەدا ڕاستە جیهان نەگۆڕدرا و ئەوە 2021 نازانین کۆتاییەکانی عێراق کوردستان ڕێژەی چەند دەبیتن لەو سکێڵە یان لە بوارەکانی تر و چیرۆکی سەرکەوتنی گەلان ڕۆژێک و دوو ڕۆژ نییە بەڵام دەبێت ئیرادەیەک هەبیتن و ئیدارەیەکی باش هەبیتن تا ڕۆژ لە دوای ڕۆژ هەست بەوە بکرێتن ئاواتێک هەیە و ڕۆژێکی باشتر و گەشتر بەدەست خەڵکەکە ئەکەویتن
بەڵام لەگەلەوەش چیرۆکی سەرکەوتن تێدا هەبووە بەشێک لەوانە ئەبیستین ئێستا و زۆر تریش هەیە ڕاستە و خۆ ناڕاستە و خۆ چیرۆکی سەرکەوتنن زۆر ضرورە نزیکیان بین ببیستین یارمەتیان بدەین تا ئاواتەکە ئومێدەکە زیاتر لێ بێتن شاخ لە کۆمەڵە بەرد پێک دێتن دەریا لە کۆمەڵە قەترەی ئاو پێک دێتن و مێژوو لە کۆمەڵە چالاکی گچکە بە هەزاران چالاکی گچ و دوعای خێر و سەرکەوتن بۆ هەموو لایەک دەکەین زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بەڕێز عەبدولسەلام مەدەنی ڕێبەرێ گشتیە دەستگای ڕوانگە وەکیل دەستپێکێکی مەدیار کردی و پارێزگا هەولێرێ یەک جێ هاوبەشێن سەرەکی ئەم وی پرۆژەی بوو سەرکەفتناوی ئێستاش داخواست لە بەڕێز ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر دەکەین فەرمووت بۆ پێشکەشکردنی وتاری پارێزگای هەولێر فەرمووانس ئەم کاتتان باش بەڕێزان بەڕێز بەرپرسی نووسنگەی پەیوەندیەکانی یەکێتی ئەوروپا بەڕێوەبەری گشتی ڕوانگە پێشەم شتێک بە ناوی ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر دەستخۆشیتان لێ دەکەین لە ڕەچاوکردنی خۆپارێزی و هەروەها ئەنجامدانی وە سوود وەرگرتن لە تەکنۆلۆجیا بەو جۆرە کە گردبوونەوە نەکرایە ئەوە پێمان دەڵێ ئەگەر بڕیارەکانی ئێمە لە حکوومەت بە هەر جۆرێک بیتن بەڵام دەتوانین خۆمان لەگەڵ بگونجێنین بە شێوازی دیکە کارەکانمان ئەنجام بدەین واروها جارێکی دیکە ئێمە داوا لە هاوڵاتیانی شارەکەمان دەکەین مەترسیەکانی کۆڕۆنا و کاریگەریەکانی مەترسیەکانی زیاتر بووە پێویست دەکا تاکتاکی هاوڵاتیانی ئێمە پێگیر بن بۆ بڕیارانەی کە لەلایەن ژووری ئۆپراسیۆن و هەروەها لە لایەن لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا ئەنجام دەدرێتن ڕاستە بڕیارەکان بەشێک لە بارگرانیە لەسەر ئەوان بەڵام بارگرانیەکانمان بە جۆرێک کەم کردوتەوە تەنها یەک شتمایە هەماهەنگیەک لە نێوان خەڵک و حکوومەت ئەویش بریتە لە خۆپارێزی و بەکارهێنانی ماسک کە دەبێتە هۆکارێکی سەرەکی سەرکەوتنی کارەکانمان بە ناوی پارێزگای هەولێر وێڕای دەستخۆشی لە ڕوانگە لەو لایەنانەی کە فەندی ئەو پرۆژەیەیان کردیە وێڕای دەستخۆشی جارێکی دیکە ئێمە ئامادەکاری پارێزگای هەولێر نیشان دەدەین لە سەرخستنی ئەو جۆرە کارانە کە هاوکار و هەماهەنگێکی گەورەی ئێمە دەبێ وەکو حکوومەت لە دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجانی کوردستان کە بەداخەوە لە ساڵی 2014 بە دیاریکراویەوە لە دوای ئەوەی ئێمە کەوتوینێتە ناو کێشە سیاسیەکان و بوونی گرفتی گەورە لە نێوان هەولێر بەغدا و هەروە قەیرانی دارایی ئەوانە بوونەکان لە ئەنجامدانی پرۆژە ناوخۆییەکان حکوومەت زەمینەیەکی باشی ڕەخساند بوو نەک گەنجانی ئێمە بەڵکو و گەنجانی وڵاتانی چاردەوری ئێمەش وە لە ڕێگەی کۆمپانیەکانیشەوە خەڵک لە وڵاتانی دیکە دەرفەتی کاری لە کوردستان بەدەست دەهێنا بەڵام بەداخەوە لەگەڵ بوونی ئەو کێشانە لەگەڵ ڕاوەستانی پرۆژەکان فشارێکی دیکە لەسەر ئێمە دروست بوو کە لاوانی ئێمە جگە لەوەی کە دەرفەتی کاریان کەمتر بووە لە بەرامبەریشدا لە کەرتی گشتیدا لە حکوومەت دامەزراندن بە جۆرێک ڕاوەستە کە دەبینین ئەوە ماوەی 7 ساڵە لە زانکۆکان و پەیمانگەکانی کوردستان لاوانی ئێمە کاتێک دەردەچن چاوەڕوانی ئەوەیان هەیە لەلایەک حکوومەتدایان بمەزرێنی یان ئەوەتە دەرفەتی کاریان بۆ بڕەخسێ بە پێی پسپۆڕی خۆیان لە کۆمپانیەکان کار بکەن واتە مەبەستمە بڵێم ئەو کارەی کە ڕوانگە ئەنجامی داوە و هاوبەشیکردنی ئەو هاوبەشانێک کە لەگەڵیان هاوکار بوونە کۆمپانیەکان کە ئەو جۆرە کارە تێدا بەشداریان کردیە ئەمڕۆ لە چەند ملیۆن کەسێک 700 کەس دەرفەتی کار لە بۆی دەڕەخسێ ئەوە ئەگەر هەنگاوێکی گچکەشبی بەڵام مانایەکی زۆر گەورەی هەیە ئەگەر هەنگاوێکی گچکەبی لە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بەڵام ژمارەیەکیش لە ژمارەکان 700 کەس کەم نییە کە دەرفەتی کاری لە بۆ دەڕەخسێ لەو جۆرە ئێڤنتەدا سەرەتای کارەکانی ژیانی ئینسانیش بەدەستێنانی کارە ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە سوود وەرگرتن لە یاساکانی کە لە وڵاتی ئێمە هەن بەتایبەت بە سوود وەرگرتن لە یاسای وەبەرێنان کە بڕگەیەک لە بڕگەکان و مادەیەک لە مادەکانی زۆر ڕوونە سەرڕای دەرفەت ڕەخساندن بۆ کۆمپانیەکان بۆ وەبەرهێنەران چ ناوخۆیی چ دەرەوەکە زەمینە سازیان لە بۆ بکرێ و کار ئاسانیان لە بۆ بکرێ بەڵام بڕگەیەک و مادەیەکی تایبەتە بەوەی کە دەبێ ئەولەویەت و ئەفزەلیەت بۆ ڕەخساندنی دەرفەتی کار لە بۆ
لاوانی کوردستان لە بۆ ئەو کەسانە بی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن. ئێمە لە ئیدارەی ناوخۆیمان لە پارێزگای هەولێر دەمانەوێت بە سوود وەرگرتن لەو یاسایە، دەمانەوێت بە زمینە خۆشکردن بۆ دۆزینەوەی کار و هەل ڕەخساندنی کار لەوەی کە کۆمپانیەکان و بزنسمان و کۆمپانیەکانی ناوخۆیی دەرەوە پرۆژەکانیان لێرە ئەنجام بدەن لە شارەکەمان بە خۆشحاڵیەوە بە پێی و ئامارەی کە هەمانە لە نزیک 65 تا 70 پرۆژەکان لە 100 کە پرۆژەکانی لە هەرێمی کوردستان لە بواری وەبەرهێنان ئەنجام دراون 165 بەسەری نزیک بە 170 تەنها بەبەر شارەکەی ئێمە بەبەر هەولێر دەکەوێتن. بۆیە ئێمە تاکید دەکەینەوە بە سوود وەرگرتن لەو یاسایە بە زمینە خۆشکردن لە بۆ کاری کۆمپانیەکان لێرە بە زمینە خۆشکردن لە بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت بزنسەکانی خۆیان لە کوردستان بەگەڕ بخەن هەولێر بە پێی خصوصیەتی خۆی وەکو پایتەخت زمینەی باشتر کار ئاسانی باشتریان و دەکا لەلایەک دەبێتە بەشێک لە بژانەوەی شارەکەمان و باری ئابووری شارەکەمان لە لاکەی دیکەدا ئەو جۆرە دەرفەتانە زیاتر دەکاتن کە بتوانرێ گەنجانی ئێمە لاوانی ئێمە کاریان بەدەست بێتن. بەدەستێنانی کار تەنها لایەنە ئابوووریەکەی نییە. هەر گەنجێک کە ئەگەر بێکار بێتن بە دڵنیاییەوە لە کاتی دۆزینەوەی کاری بە مرۆڕی زەمن لە نەتیجەدا ڕنگدانەوەی لەسەر بیرکردنەوەی گەنجەکە دەبێت کەواتە توانە لە بنەهاتوەکانی گەنج ئیبداعاتی گەنج لەوێوە زمینەی لە بۆ خۆش دەکرێت. لە لای دیکە کاریگەری کۆمەڵایەتی دەبێتن. کاریگەری لەسەر هەموو بوارەکانی ژیانی ئینسانەکە دەبێت. بۆیە ئەرشی ئێمەیە وەکو حکوومەت لە چوارچەوەی کارەکانمان پشتیوانی لەو جۆرە پرۆژانە بکەین. ئەرچی ئێمەیە وەکو حکوومەت پشتیوانی لە هەنگاوەکان بکەین کە دەبنە بەشێک لە دۆزینەوەی کار بۆ لاوانی ئێمە کە یەکێک لە کێشەکانی هەرێمی کوردستانە. ئومێد دەکەین لە ساڵانی ئایندە بە ژمارەی دقیق قسە بکەین کە ئێمە لە چوارچێوەی ئەو زمینە سازیانە دەیکەین چەند ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان دیڤڵەکەی دادەبەزێتن. دووبارە دەستخۆشی لە ڕوانگە دەکەین، دەستخۆشی لە یەکێتی ئەوروپا دەکەین و سوپاسیان دەکەین بۆ فەندکردنی ئەو جۆرە چالاکیە و ئێڤنتێکە ئەنجام دراوە و سوپاسی هەموو کۆمپانیەکان دەکەین کە ئەوانی هاوبەشیان کردووە و بوونەتە بەشێک لەو دۆزینەوەی کار دڵنیایی بە سەرمایە گوزاران و بە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان دەدەین. لە هەولێری پایتەخت دەمانەوێ باشترین میکانزمی گرتنەبەری ڕێگا و ڕێکارەکانی زمینە خۆشکردن بۆ کۆمپانیەکان بکەین کە کاری خۆیان لە هەولێر ئەنجام بدەن و دڵنیاییش بە لاوانی کوردستان و بە تایبەتی شارە خۆشەویستەکەمان هەولێری پایتەخت دەدەین. ئەو هاوبەشیەی نێوان حکوومەت کەرتی تایبەت حکوومەت NGOکان بەشێکی گرنگ لە کارەکانی ئێمە بێتن هەر سێ بازنە لە یەکتر گرێدراوەکە لە نەتیجەدا بە سوودی ئەوان لە نەتیجەدا بە ئاوردانەوە لە خواستی ئەوان کۆتایی پێبێ و سپاس لە بۆ هەموو لایەکتان دەستخۆشی بۆ ئەو کارێکە ئەنجامتان داوە دەستخۆشی بۆ ئەو ڕێگای گرتوتانە تەبەر کە بڕیارەکانی ژووری ئۆپراسیۆن و حکوومەتتان جێبەجێ کردووە و بەو جۆرە ئەو کارە ئەنجام دەدەن و کاتەچی خۆش لە بۆ هەموو لایەکتان سپاس. gelek spas بۆ بەڕێز ئومێد خۆشنا پارێزگای هەولێر. وەکیە دیار کو یەک ji ڕێکخراوên here serekî yê ku gelek piştevaniyê dikin serepnetewên yêgirtî ve ew jî gelek ya çalak el herêma Kurdistanê û seranserî Iraqê bernameyê netewên yêgirtî ye. Bû pêşvebirnê hejî gotinê gelek proje têne pêştevanî kirin bû danîştanên navxweyî. Vê çendê vê gotinê dêbû rêvebera nivîsîngeha bernameyên netewên yêgirtî li herêma Kurdistanê hêlîn ew jî Xatû Îzabela Orêbî ye. Ev jî pirêka online mêvanet gelme bizanîn dêbûme çi bêjîtin spêde baş. بەیانیتان باش بیانە بەڕێزەکان هاوکاران ئێمە ئێستا لێرەین بۆ ئەوەی ئاهەنگێک گێڕین بۆ هەموو ئەو هەنگاو بچووکانەی کە ئێمە ناومانە وەکو ستێپی سەرەتایی ئێمە کاتێکدا لێرەین کە ڕوبەڕووی چەند کاتێکی ناخۆش دەبینەوە ئەو خەڵکانەی کە لە باگراوەندی جیاوازەوە هاتوون و هەروەها سوودمەند لە پرۆگرامە لە کاتێکدا کە زۆر ناخۆشیمان لەبەردەماوە پەتایەک لە گۆڕەیە
ئێمە لە کاتێکدا لێرەین کە ئاهەنگێک دەگەێڕن کە خەڵکی ئەوروپا کە هەمیشە زۆر بەخشندەن بۆ یارمەتیدانی خەڵکانی تر ئەو خەڵکانەی کە زۆر پێویستیان بە هاوکاری هەیە ئێمە لێرەین بۆ ئەوەی ئاهەنگێک گێڕین لە هەرێمی کوردستان کە شوێنێکی ئارامە بۆ هەموو خەڵکێک بەبێ لە بەرچاوگرتنی باگراوندی نەتەوەی و قۆمی بۆ ئەوەی ئێستا ئێمە لێرەین بۆ ئەوەی کە پێتان ڕابگەێنین ئەنجامی ئەو پرۆژەیەک کە لە گەڵ UNDP و هەروە هاوکارانی UNDP کە ڕوانگە فاوندیشنە دەستگای ڕوانگەیە پێتان ڕابگەێنی ئەنجامەکەی ئەو گەنجانە بۆ ئەوی هەلێکی هەلی کاریان بۆ بڕخسێت ئەو گەنجانەی کە دەست پێشخەری دەکەن بۆ ڕەخساندنی دروستکردنی هەلیکار دروستکردنی کار و هەروەها ئەوانەی کە بەشداریان کردووە دەیانەوێت کە گەشە بە خۆیان بدەن پەرە بە کاری نوێ بدەن بۆ ئەوەی ببن بە خاوەنی ئابوووریەکی بەردەوام بۆ خۆیان لەبەرەوە هیوادارین کە هەمیشە هیواتان بەرز بێت. بله gelek spas xato Isabela Orebi berpirsani visingaha bername netewên êgirtî li Herêma Kurdistanê. Armanca giştiya bernameyê anko bername berev pêşewe piştevanîkirin û pêskirina desalatên xweciyê ew dîsan asankirina bû piştevanîkirina aborekê navxwî û berdestkirina û berhemênaneka baştir û zêdekirina xizmetguzariyên giştî û derfetên aborî li nav komalgehê giştî. Pêk ve pêşwaziyê li berpirsê nivîsîngeha peywendiyên Êketiya Ewropa bigeyîn berêz Venso Guillaume Popo bila kerem ket witara xwe pêşkêş ket. Bayani baş. Beyanîtan baş. Kak Ahmed Rojnav, Governor of Erbil. Parêzgarî Hewlêr. Kak Salam Madani, the head of the Rwanda Abdusalam Madani, بەڕێوەبەری دەستگای ڕوانگە هەموو خەڵکانێک کە بەشداریان کردووە ئۆنلاین لەم بۆنێدا ئێوە ڕاست دەکەن قسەکەتان ڕاستە کە کوردستان و عێراق هەروە هەندێک جار پێناسە دەکرێن بە وڵاتی ڕووخاو بەڵام هەمیشە دەبێت هیوامان بەرز بێت یەکێک لە دەرەنجامانەی پێگەیشتوم لە هەرێمی کوردستان کە هیوایەکی زۆر بەرز هەیە لە هەرێمی کوردستان هەروەها یەکێتی ئەوروپا زۆر بەپەرۆشە بۆ ئەوەی هاوکاری هەرێمی کوردستان بکات و ئەو ئومێدێک کە هەیە لە هەرێمی کوردستان دەبێت پێشەوە من زۆر خۆشحاڵم کە لێرەم ئەمڕۆ بۆ ئەوەی شاهێدی ئەو بۆنەیە بم ئەوانەی کە بەدەست هێنراون لە بەرنامەی هێدوەی لە پلانی بە کوردی تەواو دەوێت پێ بڵێن دروستکردنی هەلیکار ڕەخساندنی هەلیکار ئێمە لە UNDP و هەروە دەستگای ڕوانگە و هەروەها بێگومان پارێزگاری هەولێر هەمویان هاوکاری ئەو بەرنمەیان کردووە بۆ پلانی تایبەت بە گوژمەی تایبەت بە ڕەخساندنی هەلیکار کە پێ دەکرێت مەدات بریتیە لە کۆمەکێکی تایبەت بە یەکێتی ئەوروپا بۆ هاوکاریکردنی پەنابەرە سووریەکان و هەروەها ئاوارە ناوخۆیەکان و هەروەها خەڵکی خانەخوێ لە کوردستان ئەو بودجەیە کە لە یەکێتی ئەوروپا دابینی دەکات 2 میلیارد یۆرۆیە زۆربەی هەموو ئەو زۆربەی ئەو سودمەدانەی لەو بەرنامەیەدا هەن بریتین لەو کەسانی کە خانە خوێن لە کوردستان ئەم بۆنەیە ئەمڕۆ تەواوکردنی ئەو دەستپێشخەریەیە کە بریتە لە هاوکاریکردنی کەرتی تایبەت هەروەها دروستکردنی هەلیکار هەروەها لە هەمان کاتدا هەروەها کارسازیە بۆ هاوکاریکردنی کارسازیە لە ڕێگای پەرەپێدانی
ئەو شارەزانەی کە پێویستە بۆ ئەوەی کاری سەرکەوتوی لەسەر بنیاد مدرێ کە زیاتر لە 700 هەلیکار دروست کراوە 40 کۆمپانیا سوودمەند بوون بەشدار بوون هەروەها ئەوانەی کە ڕاهێنانیان پێکرەوە ئەوانە کە هاوکاریان پێدراوە تەنها لە هەولێر نا بەڵکو لە دهۆکیش لە سلێمانیش هەروەها من بۆ خۆم لە کۆیە بووم چەند هەفتێک بەر لە ئێستا کاتێک کە ئەوانە تەخەڕوجیان دەرچوون لە ڕاهێنانەکە ئەم بەرنامەیە مەبەستی ئەوەیە کە ڕوبەڕووی ئەو ئاڵنگاریانە بێتەوە کە لە هەرێمی کوردستاندا بەرەو ڕوبەڕووی ئابووری کوردستان بۆتەوە بۆ پێدانی هاوکاری کە ئەم هەلیکارەش لە پلاتفۆرمێکدایە کە بەناوی investmyidea.com ڕێکخراوەکان و کردی تایبەتمیان بەشدار بوون لەم بەرنمەیەدا کە وەبەرهێنانیان کردووە بۆ ئەوەی هەلیکار بڕەخسێنن من دەتوانم بڵێم لەو 600 کەسی کە سوودمەند بوون لەو بەرنمەیەدا 240 کەسیان ئافرەت بوون ژن بوون مێبوون و من زۆر سوپاسی بەشداری ئەوان دەکەم لەو بەرنمەیە بێگومان هەلیکار و سەرچاوەی دارایی یەکێک لە پێویستیەکانە بۆ ئەوەی ئێمە بەردەوام بین لە بۆ خۆپێگاندن وهروەها بۆ دروستکردنی کار وهروەها کارسازی دروستکردنی نوێ کاری نوێ ئەمەش پێویستی بە کاری زۆر پێویستی بە هێز هەیە پێویستی بە بەهێزی هەیە پێویست بۆ هەیە کە بەردەوامبی لە کارکردن پێویستی بە کاری قورسەیە ئەمەش دەبێتە ئەنجامی پەرەپێدانی ئابووری لە ماوەی ئەو پەتایە و لە دوای پەتایەکەش ئێمە بێکەوە لەگەڵ ئەو هاوبەشانەی کە بەشێکن لەو پرۆگرامە ئێمە دەمانەوێت سەرنج بدەین لەگەڵ ئەو هاوکاری و هەماهەنگێکە لە بینماندا هەبووە کە بەرنامەی هێدوەی هاوکاری هەموو هەلێکی ناوخۆ دەکات هەروەها دەستپێشخەری دەکات بۆ ئەوەی هەماهەنگی و هەمەجۆری لە کاردا هەبێت لە کوردستان بەتایبەتی ئەو خەڵکانەی کە لە ڕووی ئابووریەوە لە دواوەن زۆر زەحمەتە بتوانن هەلیکار بدۆزنەوە ئێمە لەم بۆنەیەدا لە کاتێکی گونجاودا دەتوانین ئەم بۆنەیە بجێڕین لە ماوەی ئەو پەتای کۆڤید-19 لە کاتێکدا ئێمە ئەو ئاهەنگە دەگەڕین کە لە ناو قوڵایی ئەو پەتایەداین و پێویستە کە خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو ڕۆبەڕووبوونەوەی ئەو قورسایی و ئەو تەحەدایانەی کە ڕوبەری ئێمە دەبێتەوە پێویست دەکات کە هەلی کار دروست بکەین بۆ ئەو خەڵکانەی کە ئومێت هەیە بتوانن سەرکەوتوو بن بە چەند شێوەیەک دەتوانین ئەم هاوکاریە بدەین تێبینیەکی تر هەیە کە باسی ئەو پەتایەمان کرد من دەمانەوێت بەداخەوە کە ژمارەی کەسانەی کە لە تووشی پەتایەکە بوون و هەروەها ئەم پەتایە دیارە ژمارەکەی بەرز دەبێتەوە لەناو خەڵکدا تکایە من داواتان لێ دەکەم کە دەستان بشۆن و هەروەها دەمامک ببەستن بە بەردەوامی
بەڕێزان بۆ ئەوەی کۆتای بەخسەکانم بێنم من دەمەوێت سپاسی ئەو کۆمپانیانە بکەم کە بوون بە بەشێک لەو پرۆژەیە بۆ هەروە و خەڵکانێک کە هەلیکاری نوێیان دۆزیەوە هەروەها کە ئەرکێک بخەنە سەر شانی خۆیان هەروەها کار ساز بکەن من هیوادارم کە ئەو کارانەی کە ڕەخساندومانە بەردەوام بن و هەروەها ببنە هۆکاری دروستکردنی هەلیکاری نوێ کەمە بەشێکە لەو ئومێدی کە هەمانە بە هەرێمی کوردستان هەروەها دەمەوێت بە ناوی یەکێتی ئەوروپا من سپاسی هەموو ئەو کەسانە بکەم کە بەشێکن لەو پرۆژەیە کە UN هەبیتات و UNDP و دەستگای ڕوانگە و پارێزگای هەولێرە کە بەشی زۆر سەرەکی بوون لە سەرکەوتنی ئەم پرۆگرامە و ڕەخساندنی هەلیکار ئەم دەستپێشخەریە دەتوانین باسانی بیبینین کە خەڵک شارەزایەکی زۆر هەیە پێویست دەکات لەناو خەڵکدا کە پێویست دەکات پەرەیان پێ بدرێ بۆ بەرهێنان لە خەڵکدا بکرێت بۆ ئەوەی ئەم زۆر سپاس بۆ هەموو لایەکتان سپاس بۆ هاتنتان gelek spas بۆ بەڕێز ڤێنسۆ گیۆم پۆپۆ بەرپرسێ نویسینگا پەیوەندیên یەکەتیە ئەوروپا زۆر سپاس بۆ گوتاراوی شەژی گوتنەیە و بەرنامێ بەرەو پێشەوە ji layê sindoqa mitmaneyê medat serpêketiya Ewropa ve tête harîkarî kirin dîsan jî ji layê bernamên netewênî girtî ve û pêşvebirinê hevkarî digel dezgehê Rwange û parêzgeha Hewlêrê tête cêbecê kirin piştîvan gotara pênevêtin demek têt bû taybet me jî û li vî demê rojê ku guhil muzîkê bîtin lê mixabinî ve hêviya min ew ku rojek bê careka dî em hemî konserta bi rengekê asayî wekî berê bigerîne ve ne bi rêka online êdî her tişt bûye online êdî slava me jî bûye online seredanê me jî bûyne online evroke nimayişeka muzîkê jî online berî biçîne nimayişa muzîkê dubare bi xêratina van hemî hevalatkeniyê ku digelmet amade ji ber peta koronayê dubare pabendbûn bi rênmayên tenduristî باورم ام همی دید پاراستی بین برف بهم ودانکا نمایشا موزیک پیگ و باور کم دمکی خوش ده پیگ و بورین لفاتي وجيران أشمالا ما تسبرام بنافيتته ورا 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 فاتي وجيران أشمالا ما تسبرام بنافيتته فاطي هاتو ماشية دلال هاتو ماشية قلنا فازريا قاوت شافي من ويكت اسكشتم باوريا واسكشتم باوريا لفاتي وجيران أشمالا ما تسبرام بنافيتته ورا 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 فاتي وجيران أشمالا ما تسبرام بنافيتته
فاتي قول دعوات دلال قول دعوات سبرام بنافيتت تاكت بچو بلك هوري فيري جو بلك كزيارش بوري خلك ما حشبك كار كرجلك يتاكت بچو بلك هوري فيري جو بلك كزيارش بوري خلك ما حشبك كار كرجلك ينو بيكا وكيبو نبيك كيبو تيبو يا يكي عامدي بو يا جيا وسر حديبو يلو بيكا وكيبو نبيك كيبو تيبو يا يكي عامدي بو يا جيا وسر حديبو نولا باتماني بو خطارنا الفرح نعلك صواني شمو خاف يمر بالعقد رش العقد بدموع يا قلبي وين الحد الحذر مرفوع دومك تون وانت تبكي دم مفجوع طيفك كمال شفا فوق السما مرفوع بالك تصيح بحزن صوت بله گلک سپاس و وان هنرمندن جه کردستانی و دیسان سرانسری عراقی که پشک دارید به نمایش موزیک دا کلی و دمکی خوش بو مبخو سراند گل گوت ده برف چیروکن سرکفتی و چین دوی پروژه دا او جی دو پیکاتنه ایک جوانها وکیل دستپیک جیمه دیار کلی گوشمی رخصاندنی حلی کار لحریمی کردستان یه دوی پیکاته کارسازی یا یکی پروژه رخصاندنی حلی کار لحریم کردستان او زیده کرنا دلیوین کاری بو پنابر و آواره آن دیسانجی بو نافخوی آن کن دانشتی نافخوی بشوه که گشتی هاریکاریا 56 کمپانیا هاته کرن و زیده تر جه 700 کارمند هات ندامزراندن آنکو 700 دامز بونه خودان کار 406 جوانا پیاو بون و 240 جی افراد بون 406 و 240 جی پیاو بون نخوشخانه نوروز یک جوان پروژه یکو هاریکاری لحاطیه کرن نینره و آماده بزانین اوه سربوره چوا بو و چوا در باز کرد و چوا مفادید امده دخواست جه برایس نظیر عبدالسلام کن کرم کتن سربوره خو بیجیتن و چوا مفادید فرمو آمسا اگ نظیر یک جوان کسابوی که هاریکاری بو کمپانیایی هاتیه کرن آنکو نخوشخانه نوروز الدهو که گاگ نظیر کرم که فرمو دب خیراتی کرم بده باش بده باش ممنون خیرات نه همی میوان تیجو برکفتید کن دست بی که مدوید خوب دمن یاسین از نظیر عبدالسلام نینر کمپانیا نوروز باجر دوه که لحیا ما برید ما هست بکر باجر زا خوب تیوی سازیه که سخلمی هیا لورا کمپانیا مرابو بده پیشکش کرنا آواکرنا نخوشخانه که تایبت که پشکان اشتگری خودی گرد دمنو که دا سازیه ما سخلمی به همه پشکان خو کرستین خوی سخلمی ددکاری دا خدمت ولاتیان دگد لگرا دویه یا راگهاندن بخشینه برانبر دلیوا کاریا لسر و پر سوشال میدیا دزگه رانگه کمپانیا مرابو بده خواست کرنا دامزراندن 29 فرمانبره پیشکش کرد خوشبختانه کمپانیا ما ایکشوان کمپانیا با یا شا سرکفتن دست خوبه بینید بو و پخشینه جمعه وان فرمانبره هات ندام از راندن وی پروژه ده دیگر کمپانیا ما 29 پروژه بون 29 فرمانبر بون فرمانبره هات ندام از راندن پیشکش خدمت که زور پیشکشی کمپانیا نخوشخانه کرد کفشان کاروبار خویت روزانه با باشترین شیوه برای و ببن هر واسه دیار کرده که چند شیان هنر ید وشارتی
وەک هەمی ئالی زانن د قۆناغا سیارە کۆرۆنادا هەر وەسا یا قەدەغاکردنە هەنوچوونێدا کارتێکردنەکە geleka نەرێنی هەبوو لەسەر خەلکی و لەسەر کارê me ڕۆژانە بەلێ بەهارکاریya vî kujmê pareye hatiye diyarkirin em şan karobarên xwe rojane yên nexweşxane rêve bibin her wesa bu sebeb ku em bişên van fermanberên xwe pêlîn û berdewamiye bideyne karê xwe. Li demê borî de me hespêkê kir demê borî de me hespê kir gelek kesî tên ku vên şûl bikin. Bes ev şûl çawa derfet bêhte diyarkirin bû wana piçeka zehmet bû. Rêka vî projeyekî em şayn derfeteka baş bû van mirovan bû van kesan amade bikin. Ev projeye bû sedem ku kompanya me nerabît li demê hestiyara koronayê de her wasa qedexa hatino çûne nede ku bi sedem gelek kes kara xwe dest bidet nebû sedem em fermanberên xwe dîr bêxîn ji karê belkû berûva jî ji mara wan fermanberan zêde bibikin û bişên harîkariya bikin. Di vî projeyê de bû me diyar bûn bû çendîn kes law hene tişên hizrên mezin û bîrokên mezin henene ku diyar bin bikin. Lewra em ji bîr nekin ji mara wan kesên ew ê mayî zêdetir e ji wan kesan ku ew ê hatine harîkarkirin. Lewra hêvîdarîn ev projeyek de curê wê zêdetir lê bihên da bişên derfetên ziyadtir bi van mirovên van bi van kesan li gişpek hatiye Kurd, penaberên Sûrî, Iraqiyên parçendiyên welatê hemiya li ser derfeta bû peyda bikin. Li dimahiyê me divê spasiyeka bêpayan arasteyî Êketiya Ewropa bername netewên yekîtî bû bera pêşveçûnê bikin her wasa dezgeha rewangeh bo vê derfeta bê hemta. Zor spas, zor memnûn. gelek spas bû barês Nezîr Abdüselam nînerê kompaniyê. Hestekî gelek yê nexweş heye demê mirov li karekî digerît û bi dest mirovî nekevît lê hest gelek xweştir e demê cihek kevîtin piştevan bît û mirov hestket êdî dêşê ser kevît û beref pêş veçît. Kesek gelek li dîvkarekî geriyaye û kar dest neketiye. Lê bi rêka vî projeyê sodmend bûye û şiyaye bigehîtiye wê ya wê bivêtin. Anku çi tişt nabîtin dest bêne dahêlan û mirovbêjîtin neşêt kar biket anku kar nîne. Lê dîvgeriyan û harîkarî şwa ciha mirov şêt tir biçît. Xato Zehra Hîşam bi lavferm û servora xwe bêjît ka çawa kar nebû û çawa gehiştê tu bixêr wê. مرحبا مرحبا. أحب أعرفكم بنفسي أني زهراء نزار عمري 28 سنة ولدت بمدينة الموصل. I was born in Mosul. كملت بها تعليمي I الابتدائي. finished my primary education in Mosul. كملت بها تعليمي الابتدائي والثانوي. And ثم انتقلت للدراسة secondary, الجامعية then I went to university للحصول على شهادة to get البكالوريوس في علوم الكيمياء. BSc in chemistry. كملت 3 سنوات داخل I had دراسة finished الجامعة 3 داخل years المدينة. in Mosul, in Mosul University. بس عفت الدراسة بعدها نتيجة دخول داعش للمدينة فاضطرينا انه نروح الاربيل فاستأجرنا بيت صغير اكيد يعني نتيجة الظروف توشي زحمتێکی زۆر بووین بۆیە بڕیارماندا لە مووسڵ بڕۆین سەرڕای ئەوەش بارایی داراییمان خراپ بوو و هیچ ئومێدێک نەبوو لەو کاتەدا کارێک بدۆزینەوە و خانووەکەمان ڕووخا بوو. قدمت هنا على الجامعة هەروەها دوای ئەوەی کە خانووەکەمان لەلایەن داعشەوە لێداگیر کرا پاشان چوین بۆ کەرکووک بۆ ئەوەی خوێندەکەم لەوێ تەواو بکەم. بۆ دوای تەخەڕوج دوای ئەوەی کە تەخەڕوجمان کرد ویستم هەلی کار بدۆزمەوە بەڵام هیچ هەلی کارێک نەبوو بۆ من. زۆر لە ماڵەکەم مامەوە بەبێ هیچ هاوکاریەک بەڵام دوایتر لە شەریکەی کارمەن کارم کرد.
طبعا بو أنا جدا دابي سعيدة كردني بالعمل ويا هاي داو الشركة، درمان أعتبرهم عائلتي الثانية أم وأحس نفسي محظوظة أما بالعمل وياهم. أم كومبانيا بو من بوا با خزاني دوم وأخيرا أشكر هو ضل زور بروج بود وزور سباسي UNDP و دزگار وانگا و دەکەم بۆ ئەو بەرنامە سەرکەوتووە بۆ هاوکاریکردنی خەڵک و کۆمەلگا زۆر سپاس. گەلێک سپاس بۆ خاتۆ زەهرای شام و چیرۆکا سەرکەفتناوێ سەرکەفتیوی. دەزڤینانا کاری گەلێکیا گرنگە بۆ تاکێکەسی و دیسانژی بۆ خێزانێ هەر پرێکاوی پرۆژەی 700 کەس هاتنە دامەزراندن ئانکۆ بوودە خودان کار. ئەلڤیدەمی دەمێ دەست vê هەڵمەتێ هاتیەکردن ڤایرۆسێ کۆرۆنا بەڵاو بوو مخابنی وە تا ئەڤروکە بەڵاو. لێیانە خۆشەوە بوو کارتێکردنەکە ڕاستەخۆر سەر پرۆژەی کرد بۆ سەهات هەزرکردن و ئێدی ژیان دێتە ڕاوستاندن و هەر تشتێک دوی پرۆژەی ژیدا دێتە ڕاوستاندن لە پەمەتا وان یەن کو کار تێدادکردم شەو و ڕۆژ و ئەڤی پرۆژەی ئێدی بکەنە دوورهێلۆ بینەجێ. الإيلونا التيرمه تا إيلونا سال 2020 هلمتك بناوه باب كورونا ببازينين هات راگهاندن تاكو خلق كردستان و همي عراق هشيار كان كو خو بارزن جه كورونا و اف هلمتا گهشت 2 مليون كسا نوكجي ده برف پیکات دوی و چین یه پروژه او جی پیکات کارسازیه بریتی بو جه کارسازیه شاربکان دا کپتر هاریکاریا پروژه بچیک بدد آکو اوید نی دست بیدکن ابریکا راهنان و دیسانجی پیشکش کرن هاریکاریه بو پروژه نوان یه دست بیکی آنیت بچیک کارسازیه شاربکان 4 دست پیشخری هبون یا ایکی پرپیدانا دست پیشخرین کارسازیین کشتوکالی بو لپارزگاه حلبچه جه حلبچه لاوان همیان پیک و بیروکین خوین داهرانه پیشکشی روانگه کرن آنکو پیشکشی وی پروژه کرن حسا دیار بو که هندک جوانا بوینه بازرگان تازه آنکو بجماره 10 کس بونه بازرگان تازه ادوار کشتوکالی دا اوی پروژه شیا دلیوین کاری بشیوکی راستوخو بو 7 کسا دابی میکرد آنکو 7 کس بونه خودان کارد گل 10 بازرگانت نی. ایک جوان سربورا آنکو ایک جوان کسین کو هاریکاری بو هاتیه کرن او جی فرشته فرجه جه حلب چه گلمه و هاریکاری بو هاته کرن و دیسان جی کارگه هکی فکر ناوه تام اوه کارگه جی شیا مرباه جیره آنکو هنجیره بکتا نافاق و دیکواش شیا و لسیکه بفروشیتن وشیا کارکی باش انجام داد ام سربورا فرشته پیک و ابریکا آنلاین بزانین چیه فرشته دوما بحث کرد من فرشتم لە هەڵەبجە چاوم بە دنیا هەڵهێناوە هەروە کوردێکی تری هەڵەبجە ئابارەی ئێران بووین ئابارەی ئێران بووین لەوێ چوومە خوێندنەوە تا پۆلی تا قۆناغی 4 سەرەتاییم خوێند لەوێ نەمتوانی خوێندن تەواو بکەم گەڕاینەوە بۆ هەڵەبجە لە ساڵی 2000 دەگەڕاینەوە بۆ هەڵەبجە لاوسەرگیریم کرد خاوەنی 3 منداڵم منداڵەکانم یەکیان نەخۆشە و نەخۆشی کۆدنبی داوەندی هەیە بۆیە من هەمیشە لە ئازاردا بووم بۆ دوای دەرفەتێکدا دەگەڕام بۆ دوای دەرفەتێکا دەگەڕام ئەوە بوو لە ساڵی 2020دا هاتە شارەکەم لە ڕێگەی دەستپێشخەری کارسازی کشتوکاڵیەوە من ئەو بیرۆکەم لەوە بۆ هات کە لە باخەکەمدا سەرقاڵی کارکردن بووم سەرقاڵی کارکردنی میوەکان بووم بیرم لەوە کردەوە کە ئەتوانم ئەم میوانە بکەم بە مرەبا کە مرەبایان لێ دروست بکەم بۆیە ئەم بیرۆکەیم بۆ لاو زۆر جوان بوو کە ڕۆشتم بە دوای ئەو کارەدا لە کۆرسەکاندا سەرکەوتوو بووم لە هەموو کۆرسەکاندا سەرکەوتوو بووم و دوێنێ ژیانم پڕ بوو لە ئازار ئەمڕۆ پڕ لە هیوا دەمەوێت لە بیرۆکەکەمدا گەشە بکەم بە هەموو ئەو ئافرەتانە بڵێم کە بە هەموو ئەو ئافرەتانە بڵم کە شایانی هەوڵدانە لە ئێستادا کە ژیانێکی تازە دەژیم لە ژیانێکی تازەدا دەژیم ئێستا من ژنێکی لێ هاتووم دەتوانم شان بە شانی پیاوان کار بکەمەوە بژێوی ژیانی خۆم دابین بکەم و لە هەمان کاتێشدا دەتوانم بەرهەمی زەویەکەی خۆم بخەمە ڕوو ئازار و ناڵەی ڕابردووم
گۆڕا بە هێوای سەوز و شیرین وەک مرەبای هەنجیر. بله مربا هنجیر آنکو شیرینی لما چوی الویدمی بچینه دست پیشخریا دوی اوجی هانا لوان بو دست پیکرنا کار خوب ریکا ورگرتنا راهنانا و هاریکاریان. شش کس آماده بون لباجه رکوی بو راهنانه دیسان کارسازیه و هاریکاریا 20 شوان هاته کرن و اف پروژه جلای زانکویا کوی و هاته جبجه کرن. دستپیشخری سیه او بو پلاتفرم کوبخشی کارسازیه اوجی کرسته که داهنرانه براستی و همی بازرگانت نی دست پید کن آنکوید بچی. دیسان ویبسایت که اگر یه دیار بیدجیل لسر شاشه اف ویبسایت www.investmyidea.com اپریکا ویبسایتی تو تشه بیروکن خو آنکو هکرتو داهنر بی آنجی و برهنر بی البیروکت نیوگری پریکا ویبسایتی تو شه بدز ببینی آنکو هاریکاره و ریکا گلکا باشه تو شه ترا در باز بی کد بجنه و چنده بیروکا من و بر بهنه اوه ناسناوه ویه لورا داخل جه هر کسی که کنو کمت بینیتو یا آگهت بیتو پشتینو کجیمت بیتن شیطن پریکا وی ویبسایتی آنکو پیوندیه وی ویبسایتی بکد بشتت نافدا دپتر بزانینا السر بینیتن دماهیک دست پیشخری یا چاره اوجی بریتیه لکارسازی لاوان لحولیر کجلای ناوندا داهنان و کارسازی زانکوا کردستان هاته جبجه کرن اف دست پیشخریه پشتوانی بازرگانت نو بو آنکو اوید نی دست پید کن بو لاوین خودم پروژه و پریکا راهنان تایبت چوانیا گوهرین وان و بیروکنوان بو بازرگانی که باشتر. کته دا 16 تیم سرکفتی هاریکاریاوان هاته کرن. گلک سودمندن دی و گلک چروک دیت سرکفتی هون لی دم هن ترامت کت امشیان و چروکانی شواب دین و جوانا کو چند میوانه که حاضر کن سپاس بو میوانت مایت کو پریکا آنلاین جید گل مبون گلک سپاس بو هر کسی که پشکداری کری سپاس بو بینریا هوا الدماهی که جیده بیجم سپاس بو هر کسی که بوی اگر کو اف پروژه بسر کویتن سپاس بو کتیا اروپا برنامه نتوین ایگرتی براو پیشوه دزگه روانگه پارزگاه حولیره کو هاریکاریا وی پروژه هاتیه کرن داب سر کویتن سپاس بو هر کسی که پشکدار دوباره آینده که گشت بو همی لایکی دا کد پاراستی بین بگ و ماسک ببستین بمینن خیر و خوشی روشن